سوودەکەشی ئەوە بوو کە ئەو ساڵە دەتوانم بڵم ئێمە لە هەڵبژاردەی کوردستان دەتوانی بەشداری لەم پاڵەوانێت تێ بکە لە وڵاتی مەقدۆنیایە 16 هەڵبژاردە 16 هەرێم تێدا بەشدارە یەک لەو هەڵبژارانە هەڵبژاردەی کوردستانە کە بەشداری کرد چۆنێتی بەشدارکردنیش ئەوانش تۆزێک قڕز بوو حەز دەکەم ڕاگەاندن میدیاکاران دەماوەری وەرزشی کوردستانیش بزانانی ینی ئەو هەڵبژاردانەی هەرێمەکان زۆرن بەڵام ڕێگایان بە هەمان نەدا بەشدار بوون لەسەر ئەو ئەساسەیە سیستەمە چانداناوە سەر بەشداربوونی ئەو هەرێمانە لەبەر زۆری ئەبێ چەند یاریەکی دۆستانە ئەنجام بدە پێش دەست پێکردنی پاڵەوانتەکان دایمەن یاریەکانیش بە خاڵە ینی هەر یاریێک وابزانم چار خاڵی دەدەنێ دەبێ هەر هەڵبژاردەیەک نازانم چەند خاڵی بەدەستبێنێ ئەوە بوو ئێمە توانیمان 24 خاڵ لە بۆ هەڵبژاردەی کوردستان بەدەستبێنینەوەیش لەسەر ئەساسی ئەو یاریە دۆستانەی هەڵبژاردەی لاوانی کوردستان کە ئەم ساڵی پار بەشداری نۆڕای کۆپی کرد یاریە دۆستانەکان و یاریەکانی فەرمی نۆڕای کۆپیان لۆمان بەخاڵ حساب کرد بۆ هەڵبژاردەی کوردستان کردوەرەوە چار ناوبژیوانی کوردستانیش تێدا بەشدار دەبن لەم پاڵەوانێتە یاریەکان بەڕێوە دەبن هەرچەندە لەو پاڵەوانێتەکەی پارەکە لە ئەرمینیا وابزانم ئەگە هەڵە نەبم لەوێ پاڵەوانتی ئەوروپا کرا زۆر ڕایان لە ئاستی ناوبژیوانەکانی کوردستان بوو دیسان داوایان کرد کە چار ناوبژیوانیش بەشدار بیتنەوە چار ناوبژیوانیش بەشدار دەبێ ئەوەش دەستنیشانکردنی ئەو ناوبژیوانانش بۆ لێژنەی ناوبژیوانانی کوردستان دەگەڕێنینەوە بۆ ئەگەر ڕاهێنەریش بوو ڕاهێنەر بتوانانی بە ئارەزوی خۆ یاخود دەرفەتەکی باشێبی نەک لە خولینایە هەتا لە خولی پلەکانە لەو خولانەی کە هەیە یاریزانی بەتوانای تێدا هەیە ڕاهێنەر دەتوانی بیبینی بۆ خۆی بانگێشتی بکات ئایندەیەکی نێزیک دەبی ڕاهێنەر دەستنیشان بکرێت بۆ ئەوەی ڕاهێنەر بتوانانی عقلشی ماوەی مانگەک دەرفەتی بدرێت چەند یارێکی ئەو یانانە ببینیتن وونیا مشکلش لەوەیدا هەیە دیسان ینی ڕاهێنەریش دوو جۆرە ڕاهێنەرە یانە نییە ڕاهێنەریش یانە هەیە هەرچێ بتە مدەڕی بە ئازادە لە ئستافی تەدریبی خۆی چێ دادنێ بادابنێ ئازادە ینی نییە مدەڕیب لە هەولێر بی مساعد لە سلێمانی یان لە دۆبی بەڕاستی ئەو نامینێ نابی بژمینێ سوودەکە